داواکاریمان ئەوەیە کەوا زیاتر زانکۆ پەیمانگاکان لە جیاتی ئەوەی بکرێتە شوێنێکی بازرگانی بۆ فرۆشتنی شەهادا ئەوە بکرێتە جێگای علم و معریفە جێگای ئاماژەیە جگە لەو سیستەمە سەقاتەی کەوا وەزارەتی خوێندنی باڵا پێڕەوی دەکا ئەوە جگە لەوەش ئەوە بڕیارێکیان داوە کەوا خوێندنی حکومیش تاوەکو حەدێک بچێتە کەرتی تایبەت کەوا ئەوە بۆ ئێمەی قوتابی بە پشکاندنی ناو دەبین و بە دژایەتیکردنی قوتابی ناوی دەبین. ئەوەی دوێنێ ئێمەی نیگەران کرد ئەو بەرنامە کار لە سەکراوانەیە کە پێشتر وەزیری خوێندنی باڵا لە ئەنجومەنی وەزیران و لە کۆمەڵک شوێنی تریش قسەی لەسەر کردووە بتوانن کەرتی خوێندن لە زانکۆکان بکەنە شوێنی بوژاندنەوەی ئابووری و زانکۆکان سربەخۆ بکرێن کاتێک زانکۆکان سربەخۆ دەکرێن ئەمە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی بارگرانی خەڵک زیاتر بکەن دایک و باوکی و قوتابی بارگرانتر بکەن لەوەی کە ئێستا دەکرێتن هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو هەموو سێکتەرەکان هەنگاو بە هەنگاو گرێت بایگرێت بەرەو بە تایبەتکردن ڕۆیشتن